بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. لتفسير جزء ذاريات قيشتنا سورة الرحمن. كسورة الرحمن سورة كالمدينيها تتخوار بلام بابتكاني ناوروك في زورة لسورة مكية كان دسي وباسكاني باسي عقيدين كسرتاي سورة كيبا ماردني سنت نعمتي خواي پروردگار دست بيدكا دواتر خواي گورا هندك نشانه و بلغي دسالاتي خوي طبعا لسورة كدا باس كردو بوي للرقاية و خواي پروردگار بناسين ودواتر مشهدكي جهنم وهروها سرنجامي إيمان داران و چاقكاران لقيامت ده. سورة الرحمن أو سورتين كبيغمبر صلى الله عليه وسلم لباريه وفرميتي لكل شيء عروس وعروس القرآن سورة الرحمن لفرميها موشتك بوكيكي هي يعني شتيكي جوان ورازاوي هي لناو ده بوكو شتجوانكي ناو قرآنش سورة الرحمن بو سورة الرحمن بعروس ببوكي قرآن يعني أويك لناو قرآن ده دروشيتو ناسراوە بابەتێکی دیکە طبعاً ئەوەی کە گرنگە بیزانین هەمووان دەزانین پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم پێغەمبەری ئینسانەکان و جنۆکەکانیشە بەڵام لەبەرەوەی بۆ خۆی مرۆڤە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە خیتاب و دواندنەکانی لەگەڵ مرۆڤەکاندا وایە و قورئانیش بە هەمان شێوە زۆرینەی هەرە زۆری قورئان کە هاتووەتە خوارێ خطاب و گفتوگۆ لەگەڵ کێیە لەگەڵ مرۆڤە بەڵام مەبەست لێی جنۆکەشە بۆیە جنۆکە زۆرتر بە ناڕاستەوخۆیی تەوان گوێیان لە پێغەمبەر گرتووە صلی الله عليه وسلم و ئێستاش ئەگەر بیانەوێ ئیستیفادە لە ئینسانێکی موسڵمان بکەن بە ناڕاستەوخۆ زیاتر ئیستیفادەی لێ دەکەن یەک لە حکمەتەکانی نوێژە بەدەنگەکانی شەوێ کە ئەو نوێژانەی لە شەوێدا دەکرێن بە جەماعەت و تەنانەت ئەگەر بە تەنهاش بیکەی یەک لە حکمەتەکانی ئەوەیە کە جنۆکە لە شەوانەدا بڵاو دەبنەوە و ئەو جێگای کە تۆ قورئانی لێ دەخوێنی یان نوێژی لێ دەکەی بەدەنگ ئەگەری هەیە تەمەن جنۆکە هەبن و گوێیان لە قورئانەکەی تۆ بێ بەبێ ئەوەی ئەتۆ ئاگاد لێبێ بە قورئانەکەی تۆ لەوانەیە کاریگەر بن و یەکەم مەجموعە جنۆکەش کە ئیمانیان بە پێغەمبەر هێناوە صلی الله عليه وسلم بەو شێوازە ئیمانیان بە پێغەمبەر هێناوە زانیویانە حەدەثێک ڕووداوێک لەسەر زەویدا ڕووی داوە کاتێک لەسا ئاسمانەکان دەرگای ئاسمانیان بە ڕوودا داخراوە دەزانن حەدەثێک ڕووی داوە بەڵام نازانن حەقیقەتەکە چیە دەگەڕێن طبعاً لەو کاتەی دادن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نوێژدایە و قورئان دەخوێنێ هەر بەو گوێگرتنە طبعاً ئیمان بە پێغەمبەر دێنن صلی الله عليه وسلم و دواتر دەگەڕێنەوە لای عەشیرەت و هۆزەکەی خۆیان و دەبنە بانگەوازیکاری دینی خوای گەورە بۆیە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم پێغەمبەری ئینسان و جنۆکەکانە و قورئانیش بۆ ئینسان و جنۆکەکان هاتەوە خوارێ بەڵام سوورەتێک لەناو قورئاندا کە سوورەتی الرحمانە تاکە سوورەتێکە خیتاب و گفتوگۆ ڕاستەوخۆ لەگەڵ ئینسانیش بێ لەگەڵ جنۆکەش بێ هەموو ئەو ئاەتانەشی کە فبأي آلاء ربكما تكذبان بألف نون هاتون ومثنى هاتون مەبەستی لێی ئینسانەکانە و مەبەستی لێی جنۆکەکانە لەو سوورەتەدا ڕاستەوخۆ خوا دەفەرمێ یا معشر الجن والإنس و پێغەمبەری صلی الله عليه وسلم کە سوورەتی ڕەحمانی بۆ هاتوۆتە خوارێ پێش ئەوەی بۆ سەحابەکانی بخوێنێتەوە بۆ جنۆکەکان خوێندوێتەوە کە پێغەمبەر چەند جارێک وەکو گوتم زۆرینەی جار جنۆکە ناڕاستەوخۆ گوێیان لە پێغەمبەر گرتووە پێغەمبەر لەوانەیە ئاگاداریش نەبوو بێت کە گوێیان لە پێغەمبەر گرتووە حاڵێ بەڵام چەند جارێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ جنۆکەکان کۆبووەتەوە یەک لە جارەکان ئەو سوورەتی ڕەحمانەی بۆ هاتوۆتە خوارێ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێش ئەوەی بەسەر سەحابەکانیدا بخوێنێتەوە بۆ جنۆکەکان خوێندوێتیەوە بۆیە هەر کاتێک گەیشتووەتە ئاەتی فبأي آلاء ربكما تكذبان جنۆکە ئیماندارەکان جوابی
ئاەتەکەیان داوەتەوە گوتویانە لا بشيء من نعم ربنا نكذب فلك الحمد. کاتێک کە پێغمبەر هاتۆتەوە ها بۆ سەحابەکانی خوێندۆتەوە و سەحابەکان دەنگیان نەکردووە، پێغمبەر فەرموویەتی بۆچی ئەوەی لە براجنۆکەکانتانم دەبیست لە ئێوە نایبیست، ئەو ئاەتانم بەسەر ئەواندا دەخوێندەوە ئەوان وەڵامیان دەدایەوە. جا سوورەتی ئەڕەحمان وەکو گوتم کاتێک هاتە خوارێک کە پێغمبەر صلی الله عليه وسلم بە بتپەرستەکانی مەککەی دەگوت ئەو خوایی کە ئێمە دەیپەرستین یەکێک لە سیفەتە دیار و زەقەکانی بریتیە لە ئەڕەحمان، لە میهرەبانی، لە بەزەیی، کە بەزەیی خوای گەورە بەشی هەموو کەسەکانی داوە بەوانەی کە ئیماندارن و بەوانەشی کە ئیماندار نین و بە ئەوانەی مکەلەفن و بەوانەشی کە مکەلەف نین هیچ دروستکراوێک لە کەوندا نییە کە ڕەحمی خوای گەورەی بەش نەدرابێ. دەیانگوت ئەو خوا ڕەحمانەی کە ئێوە دەیپەرستن چ خوایەکە ئاوا بەلاتانەوە گرینگە و پێتان وایە شەریکی نین و هاوبەشی نین. خوای پەروەردیگار وەصفی خۆی دەکات بۆ ئەو کەسانەی کە نایناسن، دەفەرمێت ئەڕەحمان خوای میهرەبان، ئەڕەحمان خوای میهرەبان، خوای میهرەبان یعنی ئەڵڵا کە ئێمە دەیپەرستین و بەندایەتی بۆ دەکەین و وەسەری بۆ نەوی دەکەین و بە تاکە خوای دەزانین. سیفەتی یەکەمی ئەوەیە کە خوایەکە زۆر میهرەبانە، زۆر بەبەزەیت لەگەڵ هەرچی دروستکراو هەیە لە دنیادا بە چاک و بە خەراپ. ئەوجار عەلەمە القورئانە ئەو خوایە پێغەمبەر و صلی الله عليه وسلم و ئینسانەکانی فێری قورئان خوێندنەوە کردووە. پێش ئەوەی باسی دروستکردنیان بکە باسی چ دەکا؟ باسی ئەوە دەکا کە ئینسانەکانی فێر کردووە قورئان بخوێننەوە، چونکە وەک دەڵێ گەورەی ئینسان و سەلماندنی بوونی خۆت و وەزیفەی خۆت بە قورئانەکەتەوەیە. و ئینسان ئەگەر هەبێت و قورئان نەخوێنێ، هەبێت و پابەند نەبێ بە قورئانەوە، هەبێت و شوێنکەوتەی قورئان نەبێ، بێگومان نەبێ باشتر. بۆیە خوای گەورە فێرکردنی قورئان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم یا بۆ هەر کەسێکی دیکە لە خودی دروستکردنەکەشی بە نیعمەتتر و بە ڕەحمەتتر داناوە. بۆیە دەفەرمێت عەلەمە القورئانە ئەو خوایە، ئەو زاتەیە، ئەو خوا میهرەبانە، ئەو زاتەیە کە فێری پێغەمبەر و هەروەها فێری ئینسانەکان و ئیماندارانی کردووە کە ئەو قورئانە بخوێننەوە. وازەحە کە قورئان هەمووتان دەزانن تەڵەن هەر ئینسان ئەگەر تەنها بیخوێنێتەوە وایە تەنها تەماشایکە لە خزمەتی دابێ بیری لێکاتەوە، تەنانەت ئەگەر ئینسان پەڕەکانیشی بستڕێتەوە هەر ئەجری بۆ دەنووسێت و خێری بۆ دەنووسی. وازەحە بۆیە گەورەترین نیعمەتی خوایە کە ئینسان قورئان فێر بێت. خەیڕوکم من تعلم القورئان وعلمه، بەوە ئینسان دەبێتە باشترینەکان. علم القورئان خوای ڕەحمان خوای میهرەبان ئەو زاتەیە کە فێری پێغەمبەر و هەروەها فێری ئینسانەکان و جنۆکەکانیشی کردووە قورئان بخوێننەوە. وازەحە؟ ئەوجار خەلق الئینسان ئەو خوایە کە مرۆڤەکانی لە نەبوونەوە هێناوەتە بوون، مرۆڤەکانی دروست کردووە. خەلق الئینسان مرۆڤەکانی هێناوەتە بوون، مرۆڤەکانی دروست کردووە. ئەوجار هەر ئەوەندەش نا، علەمەه البەیان فێریشی کردوون کە ئەوەی لە ناخیاندایە ئەوەی لە دڵیاندایە ڕوونیکەنەوە دەری ببڕن بە زمان بە نووسین. وایە علەمەه خوا مرۆڤی فێر کردووە کە چ بکە؟ ئەلبەیان شتەکانی خۆی ڕوون کاتەوە. جا ئینسان بە زمان نوتق کە جیاوازی بینی ئینسان و مەخلوقاتەکانی دیکەیە دەتوانی ئەوەی لە ناخدایە بە بەرامبەرەکەتی بڵێ، هەروەها بە نووسین و بە ئیشارەت کە ئەوە تەنها مرۆڤ تۆن خاوەنی ئەو تایبەتمەندیە. وازەحە؟ علەمەه ئەلبەیان فێری ئینسانی کردووە خوا ئەلبەیان ئەوەی کە لە دڵیدایە لە ناخیدایە ڕوونی کاتەوە مەبەستەکانی خۆی بگەێنێ بە بەرامبەر. ئەوجار دەفەرمێت ئەشەمس وەلقەمەڕ بحوسبان هەر ئەو خوا ئەڕەحمانە سیفەتێکی دیکەی ئەوەیە کە ئیشێکی دیکە وەزیفەیەکی دیکە چاکەیەکی دیکەی ئەوەیە کە ئەشەمس وەلقەمەڕ بحوسبان خۆر و مانگیشی دروست کردوون ئەوجار بحوسبان بە یاسا و
ڕێسایەکی ورد و دیاریکراویش هەر یەکیان لە شوێنی خۆیدا دەخولێتەوە و دەسوڕێتەوە. الشەمس والقەمەڕ بحوسبان، خۆر و مانگ کە دروستکراوی خوان کە خوا دروستی کردوون بحوسبان یعنی بە حیساب و یاسایەکی دیاریکراوی ورد لە شوێنی خۆیان دەسوڕێنەوە. تەواان بۆچیش دەسوڕێنەوە؟ پێگومان بۆ خزمەتی بەشەر و بۆ خزمەتی مرۆڤ و خوای گەورە بە شێوازێک یاسا و ڕێسایی بۆ داناون کە گەرمیەکەیان ڕووناکیەکەیان هاتنیان چوونیان نزیکبوونەوەیان دوورکەوتنەوەیان هەمووی خزمەتە بە بەشەر. ڕاستەوخۆ خودی بەشەرەکە یان ئەو ڕووەک و گژوگیانەی کە لەسەر زەوی خزمەتی بەشەریەت و مرۆڤایەتی دەکات. الشەمس والقەمەڕ بحوسبان، خۆر و مانگیش بە یاسا و ڕێسایەکی ورد هەر یەکەیان لە خولگە و شوێنی خۆی هاتوچۆ دەکات. پاشان دەفەرمێت والنەجم و هەروەها ئەستێرەکان والشەجەر و هەروەها درەختەکانیش چ دەکەن؟ یەسجودان، کڕنۆژ بۆ پەروەردگاریان دەبن، ملکەتی فەرمانی پەروەردگاریانن. النەجم وشەی النەجم بۆ خۆی زۆرتر تەفسیرەکان دەڵێن ئەستێرە، بەڵام لە هەندێک تەفسیرەکانیشدا وشەی نەجم بە ڕووەکەکان بە گژوگیاکان تەفسیر دەکرێت. دەفەرمون گژوگیاکان و درەختەکان، گژوگیا کە ساڵانە نوێ دەبێتەوە و هەروەها درەختەکانە کە چەند ساڵ بەردەوام دەبن، قەد و گەڵاو بەریان هەیە، ملکەتی ئەمری خوان هەر یەکەیان بە جۆرێک. تەبەن کەی خوا ئەمری پێکردن ئەو کاتە دێنە دەرێ، کەی خوا ئەمری پێکردن سەوز دەبن، کەی خوا ئەمری پێکردن سیز دەبن، بەردەر دەکەن، وشک دەبن، لە ناو دەچن، زیندوو دەبنەوە. گرنگ هەر یەکەیان بە جۆرێک لە جۆرەکان ملکەتی ئەمری خوای پەروەردگارن، ئەمری خوای گەورە جێبەجێ دەکەن. وازحە؟ والنەجم و ئەستێرەکان یان بە تەفسیری هێندێک دەکرێت بڵێن ڕووەکەکان و درەختەکانیش یەسجودان، هەردووکیان ملکەت و گوێڕایاڵی فەرمانی خوا. تەواوە؟ پاشان دەفەرمێت والسەماء ڕەفەعەها و ئاسمانیشی هەر ئەوانە وەسفەکانی چێن؟ تایبەتمەندیەکانی ئەو خوایان کە ناوی ئەڕەحمانە و ئێمە بەندایەتی بۆ دەکەین. والسەماء ڕەفەعەها و ئاسمانیشی بەرز کردوتەوە خوای گەورە، تەواان بەبێ دیوار و بەبێ کۆڵەکە و بەبێ هیچ ڕاگرێک کە ئێمە چاومان لێی بێ. ووضع الميزان و هەروەها داشی ناوە بۆ ئینسانەکان تەرازوو. یعنی چی تەرازووی داناوە؟ یعنی فەرمانی کردووە کە تەرازوو لە ناو خۆیاندا بەکاربێنن. جا وشەی میزان تەواان دەکرێت ئەو تەرازووە بێها کە پێوانە و کێشانەی پێدەکرێت. وێندێکیش دەفەرمون کە دەڵێن میزان مەبەستی ڕێسایە، یاسای ژیانە، یاسا و ڕێسایەکی لە کتێبەکەی خۆیدا بۆ ناردوین بۆ ئەوەی پێوە پابند بین. ئەگەر ئینسان بە ڕێساوی یاسای خوای گەورەوە پابند بێت، چۆن تەرازوو فێڵ لە کەس ناکە، و ئەگەر فێڵت تێدا نەکرد بێ، دەستکاریت نەکرد بێ، وایە کەسێک وەرحاصڵ ئەگەر تەرازوەکە ئیتۆ بێ ماڵی خۆتی پێ بکێشە، ماڵی دوژمنەکە شتی پێ بکێشە، وایە هەروەکو یەک دەیکێشێ. وایە یاسا و ڕێسای خوای گەورەش ئەگەر پەیڕەو بکرێت و جێبەجێ بکرێت فەرق بە کەس ناکرد. کێ زۆرتر پێوە پابند بێت و کێ زۆرتر بەدوایکەوێ ئی ئەوە. بۆیە دەفەرمێ والسەماء ڕەفەعەها، ئەوانە وەکو نیعمەت خوای گەورە باسییان دەکات یان وەکو نیشانەی دەسەڵاتی خۆی. ئاسمانیشی بەرز کردوتەوە خوا. والسەماء ڕەفەعەها یعنی ئاسمانی دروست کردووە و دیسان بەڵام چۆن دروستی کردووە؟ بە بەرزیەک کە تەواان علمی ئێمە و دەسەڵاتی ئێمە و هیچ مرۆڤ و ئینسانێکی نایگاتێ. جنۆکەکانش تەواان کاتی خۆی تەنها توانیانە نزیک ببنەوە، تەواان جگە لە فریشتە و مەلائیکەتەکان کە مەخلوقاتی سەر ئاسمانەکانن، هیچ جنۆکە و بەشەرێک نەیتوانیوە و ناتوانێت بگا بە ئاسمانەکە. وازحە؟ ووضع الميزان و هەروەها داشی ناوە یان فەرمانیشی کردووە کە دابندرێ لە نێوانتاندا تەرازوو بەکاربێنن لە ناو خۆتاندا. وازحە؟ جا تەرازوو ئەو تەرازوانە بێ کە کاتی خۆی لە ئاسن و شتی دروستکراون، یا ئەوەی کێستا شتیان پێدەکێشرێ، یان ئەو مەبەستی ڕێسا و یاسایانە بێت
کە خوای گەورە لە کتێبەکانیدا بۆی ناردووی. بۆچی خوای گەورە تەرازووی بۆ داناوین یان شەریعەت و یاسای بۆ داناوین؟ ئەللا تطغوا فی المیزان، بۆ ئەوەی ئێوە دەستدرێژی و سنوور شکێنی نەکەن لە کاتی کێشانەکردن و پەیوانەکردندا. وازحە؟ ئەگەر بە معنای یاسا و ڕێساش بێ هەروایە، یاسا و ڕێسا هەیە خۆ ئێستا وایە لە قانونە دەستکردەکانیشدا، بەڵام ئەها دەبینین کاتێک کە دەچێ بەرامبەر بە حاکمێک زۆر جار دەتوانی حاکمەکەی فری بدەیت، وایە حاکمەکەی بخەڵەتێنی و دەگونجێ لە یاسا و ڕێساکاندا سنوورشکێنی بکرێ، بەسەر یەکیدا جێبەجێ بکرێ بەسەر یەکیدا جێبەجێ نەکرێت، وایە تاوانبار جاری وا هەیە لە سزاکەی ڕزگاری دەبێ بە ئەنواع شێوە و جاری واش هەیە بێتاوان توش دەبێ. وایە ئەللا تطغوا، بۆ ئەوەی دەستدرێژی نەکەن یا سنوور شکێنی نەکەن لە کاتی کێشانەکردن و پەیوانەکردندا. وازحە؟ یان ئەگەر بە معنای فراوانەکەی بیکەین لە کاتی بڕیاردان و حکمکردندا زیادەڕەوی مەکە و سنوور بەزێنی مەکە و خیانەتی لێ مەکە. وازحە؟ ئەللا تطغوا، بۆ ئەوەی سنوورشکێنی نەکەن، زیادەڕەوی نەکەن، یاخی نەبن لە کاتی کێشانەکردن و پەیوانەکردندا. ئەو جار وەئەقیموا هەروەها جێبەجێیکەن الوەزنە، وەزنە کێشانەکانتان بالقستی بەدادپەروەری. وەئەقیموا جێبەجێیکەن وەزنها ئەوەی کە غراماتە، کێشانەکانتان پەیوانەکانتان بالقستی بە شێوەیەکی دادپەروەرانە. وازحە؟ دادپەروەری چییە؟ ئەوەیە نە حەقی تۆ بەلایوی دابسێ نە ئەوی بەلای تۆ دابێ. کاتێک کە شتێکی دەفرۆشی بە کەسێک واجب نییە لەسەرت قورسی بۆ بکێشی. وازحە؟ ئەگەر قورست بۆ کێشا چاکەی خۆتە، و کاتێکی شتی دەکڕی کەسەکە نابێت چاوەڕوانی ئەوەت لێ هەبێت بە قورسی بۆت بکێشەیە، بەڵام گرنگەوەی حەق خۆت پێ بدە. دادپەروەری و ئەوەکە ئەوەی تەرازوەکە لێک ئازابێت بنە بە لایدا ئەو نە بە ئەو لایدا بێ. وەئەقیموا الوەزنە، یعنی بەڕێکی و ڕاستی پێوانە و کێشانەکانتان بکەن بەدادپەروەری. وەلا تخسروا المیزان، کەم کێشی مەکەن لە کاتی پەیوانەکردن و کێشانەکردندا. وەلا تخسروا المیزان، کەم کێشی مەکەن لە کاتی کێشانەکردندا. کە شتی بۆ کەسێک دەکێشی کەم مەی کێشە، یان کە ئی خەڵکی بۆ خۆت دەکێشی کەم حسابی مەکە، وەک خۆی مامەڵەی لەگەڵ بکە. تەواوە؟ وەئەقیموا الوەزنە، یعنی هەستن بە دانان و کێشانەکردن بەدادپەروەرانە. وەلا تخسروا، چۆن سنوور بەزێنی ناکەی، زیاد نایکێشی و قورس نایکێشی کاتێک کە ئی خەڵکی بۆ خۆت دەکێشی، بە هەمان شێوەشکە ئی خۆت دەدەی بە خەڵکی. وەلا تخسروا المیزان، کەم کێشی مەکەن لە میزان لە تەرازوودا. وازحە؟ یەکێکی دیکە لە چاکەکانی خوا ئەوەیە وەلئەڕضە، و هەروەها خوای گەورە زەوی وەضەعەها داناوە، ڕاخستووە بۆ کێ؟ للئەنام، بۆ خەڵکی. وەلئەڕضە، و هەروەها ئەو خوا ئەڕەحمانە، ئەو خوا میهرەبانە زەویشی وەضەعەها داناوە، ڕاخستووە للئەنام، بۆ خەڵکی، بۆی خەڵک لەسەری بژێت و لەسەری هات و چۆ بکات و لەسەری بخەوێ و وەگەڵی ژیانی خۆی لەسەر دابینکە. فیها، لەناو زەویدا هەیە فاکهەتون، جۆرەها میوە. وایە فیها، لەناو ئەو زەویەدا خوا دروستی کردووە جۆرەها میوە بە جۆرەها تام، بە جۆرەها ڕەنگ، بە جۆرەها بۆن. وایە وەالنەخڵ، و هەروەها خوڕماشی بۆ دروست کردوون هەر لە زەویدا، کە ئەو خوڕما و میوانە زۆریان ذات الئەکمام، خاوەنی توێکڵن، توێکڵێکیان بەسەرەوەیە، عادەتەن توێکڵەکە ناخورێت، تەنها بۆ پارێزگاریکردنە لە خودی میوەکەی. وایە شووتیەک بەچی داپۆشراوە؟ بە توێکڵەکەی. عادەتەن توێکڵەکە گەر دەستکاری بکەی بە شتی دیکە بخورێت، دەنا لە ئەسڵدا ناخورێ. وایە ترێ سەرەکەی بەرگێکی لوسی پێوەیە، ئاسان دەتوانی خاوێنی کەیەوە و تامەکەی لە ناوەکەیدایە، خورما. وایە هەموو توێک میوەکان بە بەرگێک، مۆزێک، پرتەقاڵێک. وایە فیها فاکهەتون، لەناو زەویشدا دروستی کردووە خوا بۆتان جۆرەها میوە، و هەروەها خورمای خاوەن
پۆرگ یان بەرگ یان کیس یا توێک تەواوە. ئەو جار وەلحەب هەروەها جۆرەها دانەوێڵەشی بۆ دروست کردووە. حەب دانەوێڵە طبعاً فاکهە ئەوەیە کە ئینسان وەکو ئەوە شتێکی زیادە بۆ خۆشی دەیخوا وایە، بەڵام حەب دانەوێڵەکان ئەوانن کە قوتن ئینسان پێیان دەژێ. وەلحەب و هەروە دانەوێڵەشی کە دانەوێڵە گەنمە جوێیە گەنمە شامیە نیسکە نۆکە ئەوانە قوتن طبعاً ئینسان پێیان دەژێ و دانەوێڵەشی بۆ دروستکردوون هەر لە زەوی کە ئەو دانەوێڵەش ذوالعەصف یعنی خاوەنی کای هەیە. عادەتەن دانەوێڵەکە چێ دەیخوا؟ ئینسان. هەدی کایەکە ئاژەڵ کەویش هەر خزمەتی بەشەر و مرۆڤ دەکەن. ئێستا گەنم هەرزانە جۆ هەرزانە وایە خەڵکی ئەو لادێ شتانە کە گەنمی دەکەن زۆرینە تەنها لەبەر کایەکەی دەیکەن. کایەکە جاری وایە بە قیمەتترە و بە ئیسیفادەترە بۆیان لە خودی گەنمەکەش کە جاران تەمان خەڵک ئەو گەنمەی خواردووە کە بەدەستی خۆی کردوێتی وایە ئێستا پارە هەیە و لەولا و لەولایان دێ و خەڵک دەستی دەگاتێ وایە جاران خەڵک دەبووە بەدەستی خۆی بیکا و بەشی خۆی. وەلحەب و هەروە دانەوێڵەشی بۆ دروست کردوون کە ذوالعەصف کە خاوەنی کایە کای هەیە کا دیارە. وەلڕەیحان و هەروە چەندان جای بۆن خۆشیش بۆندار چەندان گوڵ و ڕێحان و پۆنک نەعنا ئەو جانەی هەندێک لە شاخی هەنا هێندێکیان دەشخورێن و بۆ نیشیان خۆشە وایە دانە نە هەردووکێتی خو بەڵام زۆرتر لەگەڵ میوەی حسابە دەنا قوتیشە پێشی دەژێتەوەن بە خورمای بەڵام بەڵێ خەڵک زۆرتر وەکو میوە بەکاری دێنێ وی لەگەڵ دەنا ترێ و خورما بۆیە تاکە میوەنەکە زەکاتیان تێدایە بۆ چونکە هەم هەڵدەگیرێن و هەمیش ئینسان پێیان دەژێ تاکە میوەن تەمەنا کە لە ئەوەکاندا بەڵام دەکرێت لە ئەسڵدا میوەن بەڵام دەکرێت وەکو قوتیش بەکاری بێنی پێی دەژێ. وەلحەب و دانەوێڵەشی بۆ دروستکردوون لە زەویدا کە ذوالعەصف کە کاشی هەیە ڕەیحان بۆنی خۆشی لێ دێ وازحە. ئەو جار خوا دەفەرمێت فەبئەیی ئالائی ڕەبیکوما تکەذیبان. فەبئەیی یعنی بەکام ئالا یعنی نیعمەتی نیعمەت چاکەی ڕەبیکوما پەروەردگارتان تکەذیبان بێ باوەڕ دەبن و بە درۆی دەزانن ئەی ئینسانەکان و ئەی جنۆکەکان. فەبئەیی ئالائی ڕەبیکوما تکەذیبان ئەلفی ڕەبیکومای کومایەکە بۆ دوان بەکاردێ تکەذیبان ئەلفونونەکەش بۆ دوان کە دەڵێت دوان یعنی نا دوو کەس یعنی دوو جۆر مەخلوقات ئینسان و جنۆکە. بەکام فەبئەیی بەکامە پرسیارە ئالائی نیشانە و نیعمەتی ڕەبیکوما پەروەردگارتان تکەذیبان بێ باوەڕ دەبن و بە درۆی دەزانن. ئەو نیعمەتانەی کە لێرە باس کرا بە نمونە ئەوە کە خوا ئینسانی فێری قورئان کردووە هەر حرفێکی دەخوێنیەوە دەخێرت بۆ دەنووسرێ وایە دەگونجێ 100 خێرت بۆ بنووسرێ بەس یەک دەقە قورئانی بخوێنە بە هەزاران خێر بۆ قیامەتی خۆت مچۆگەر دەکەی وایە بەوە کە خوا دروستی کردووی بۆ کە فێری نوقتی کردووی بە خۆر بە مانگ بە ئەستێرە بە ئاسمان بە زەوی وەلحاصڵ ئەو نیعمەتانەی ژماردوونی بەکام لە نیعمەتەی لەو نیعمەتانە بێ باوەڕن و پێتان وایە زیادەیە یان کەسێکی دیکە دەتوانێت پێت بدە بێگومان کەس بۆیش جنۆکەکان جوان تێگەیشتون بۆیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاەتەکەی خوێندوتەوە لا ئیرادی گوتویانە لا بشيء من نعم ربنا نكذب فلك الحمد. هیچ لە نیعمەتەکانی تۆ بە هیچ کام لە نیشانەکان و لە نیعمەتەکانی تۆ بێ باوەڕنین ئەی خوایە نەک هەر بێ باوەڕنین بەڵکو سوپاس و ستایشیشت دەکەین لەسەر ئەو نیعمەت و چاکانەی کە پێت داوێ وازحە. فەبئەیی ئالائی ڕەبیکوما تکەذیبان بەکام لە نیشانەکانی پەروەردگارتان یا بەکام لە نیعمەتەکانی پەروەردگارتان بێ باوەڕ دەبن ئەی ئینسانەکان و جنۆکەکان وازحە. ئەو جار ئەوە بۆ کوێ ئەو پرسیارە بۆ نیعمەتەکانی پێشووترە. ئەو جار خوای گەورە هێندێک نیعمەتی دیکە باز دەکات و دیسان پرسیارمان لێ دەکاتەوە. خەلق الئینسان دروستی کردووە خوای گەورە مرۆڤ من صەلصال
لە قوڕێکی وشک بووی کەلفەخار کە وەکو فەخفوری وەکو پەیکەر ڕق بووە وایە طبعاً دروستبوونی ئینسانی قۆناغە وایە هەر لە قورئانەدا طبعاً لێرە دەفەرمێت من صلصال كالفخار وایە لە شوێنێکە دەفەرمێ من حەمەء مسنون لە شوێنێکە دەفەرمێ من تین لازب لە شوێنێکی دیکە دەفەرمێ من تراب وایە ها دەفەرمێ لەگەڵ دواتر دەفەرمێ قوڕێکی لیچ دواتر دەفەرمێ قوڕێکی ڕەش بوو لێرە دەفەرمێ قوڕێکی وشک بوو کە سەلسال عادەتەن ئەوەی کە فووی پێدا دەکەی دەنگی لێدەی مرۆڤ کە خوا دروستی کردووە پەیکەرەکەی دروست کردووە بەزناوەکەی بۆش بووە کوونی تێدا بوون چۆن ئێستا لووت چاو گوێ دەم کوونی تێدا بووە ئەگەر فووی پێکرابایە دەنگی لێدەهات جا ئەوە ئاەتەکان دژیەک نین ئەگەر کەسێک بڵێ بۆ لە شوێنێکی دەڵێ گڵ و لە شوێنێکی دەڵێ قوڕ و نا یەکەم جار گڵەکە وەک دەڵێ شێلدراوە بووە بە قوڕ دواتر لیز بووە ڕەش بووە دواتر خوای گەورە پەیکەرەکەی دروست کردووە وشک بۆتەوە ئەو جار دوای چەندان ساڵ کە چەند ڕیوایەتەنە کە دەفەرمون هەر قۆناغێک هێندێک دەفەرمون 40 ساڵی پێچووە یان زیاتریش تا مرۆڤەکە دروست بووە یەکەم مرۆڤ طبعاً یەکەم کەس کە ئادەمە لە قڕ و ئێمەش طبعاً ئەگەر ئەو نوتفەیەکە هەر کامێکمانی لێ دروست بووین ئەگەر شی بکرێتەوە وەک دەڵێ بخرێتەوە سەر ئەسڵەکەی خۆی دەبێتەوە بەگڵ چونکە هەمومان ئەو شتانە دەخۆین کە لەگەڵ دروست دەبن وایە و هەر کامێکیش لە ئێمە کە دەخرێتەوە بنگڵ دەبێتەوە بەگڵ کەواتە ئەسڵی هەمومان گڵە و دەبینەوە بەگڵ و لەویش دروست دەکرێنەوە خەلق الئینسانە دروستی کردووە خوا مرۆڤ لە قوڕێکی وشک بووی کەلفەخار ڕق بوو وەکو فەخفوری وەکو پەیکەر کە دەنگی لێوە هاتووە وازحە ئەو جارەوە مرۆڤ وەخەلق الجانە و دروستیشی کردوون خوای گەورە جنۆکەکانش بەس ئیبلیس ئەویش بابە گەورەکەیان من ماریجین لە بڵێسەی من نار ئاگر ماریج بڵێسەی ئاگرێکی بێ دووکەڵ لە ئاگرەکە بەڵام بڵێسەکەی نەک دووکەڵەکەی وازحە کە خوای گەورە فەرمانی پێکرد سوزی دەبە بۆ ئادەم وتی من چاکترم لەوی چونکە ئەمن لە ئاگر و ئەو لە قوڕ تاریکە و ئاگەر ڕووناکە ئەویش تەنها ڕەنچێ ئیبلیس دەنا ئەوانیش وەکو ئێمە تەوەنجن و ژنخوازی دەبینیاندا هەیە و زاوزێ دەکەن و زیاد و کەم دەکەن وازحە وخەلق الجانە دروستیشی کردوون خوای گەورە جنۆکەکان من ماریجین لە گڕێکی طبعاً بێ دووکەڵی من نار ئاگر تەواوە فبأي آلاء ربكما تكذبان ئەو دەفەرمێت بەکام لە نیشانەکانی پەروەردگارتان بێ باوەڕ دەبن ئەی ئینسانەکان و جنۆکەکان بەکام لە نیعمەتەکانی خوای گەورە باوەڕ ناهێنن ئەی ئینسانەکان و ئەی جنۆکەکان تەواوە ئەو جار دەفەرمێ رب المەشرقین و رب المەغربین ئەو خوا ڕەحمان و میهرەبانەی کە ئێمە دەیپەرستین یەکێکی دیکە لە ئیشەکانی یەکێکی دیکە لە چاکەکانی یەکێکی دیکە لە نیشانەکانی دەسەڵاتی ئەوەیە رب المەشرقین پەروەردگاری دوو ڕۆژ هەڵات و رب المەغربین پەروەردگاری هەردووک خۆر ئاواکانە چەند خۆر هەڵاتمان هەیە یەک بۆ دەڵێ دوو عافیە چەند خۆر ئاوامان هەیە ئەو یەکمان هەیە بەس بۆ دەڵێ دوو چونکە خۆر هەڵاتی ئێستا کوێیە ئەو لایە بە نمونەوە خۆر ئاوایە لە قیامەتێ ئەو لایە دەبێتە خۆر هەڵات دەبێتە خۆر ئاوا ئەوە یەک لە تەفسیرەکان وان لە شوێنێکی شەمانە دەڵێ رب المەشارق والمەغارب ئەدی لەوێ دەڵێ پەروەردگاری خۆر هەڵاتەکان و خۆر ئاواکان ئەو کاتە چۆن تەفسیریکەین ئەو لێ دەڵێ خۆر هەڵاتەکان بە کۆ دەیهێنێ یان دەبێت دوو نەبن ئەو کاتی دەبێت لە دوان زیاتر بن بۆ ناهات مەبەستیش خۆر هەڵات بۆ کاتی بە کۆتەوان رب المەشرق والمەغربمان هەیە بە تاک هەمانە مەشرق والمەغرب وایە مەوەسم یەک شتە پێتان بڵێن لێرە دەڵێن مەشرقین مەغریبین لە شوێنێکی دەڵێن مەشارق و مەغارب ئەگەر بتوێ باسی خۆر هەڵاتەکان کەی و ئاەتەکان جەمعکەی دەبێت هەمووانیان بەیەکەوە بێنی بۆ لە شوێنێکی دەڵێ لەوانەیەکێک بڵێ باشەوە ئاتانە دژی یەک نین لە شوێنی دەڵێ یەک خۆر هەڵات لێرە دەڵێ دوو لە شوێنێکی دەڵێ مەشارق ینی لە دوان زۆرتر کۆیە وایە
چۆن وەڵامیان دەدەینەوە تەمەن ئەو ئاەتانە تەکمیلە و تەواوکەری یەکترین کە دەڵێن مەشریق مەغریب تەوان مەبەستی باسکردنی ئی دنیاە ها خۆر هەڵاتێکمان هەیە ئێستا لە دنیا لەگەڵ خۆر ئاوایەکی وایە بە شێوەی سەرەکی تەوان ئێمە ئێرە جیهەتی خۆر هەڵاتە ئێرە جیهەتی خۆر ئاوایە کە دەڵێن مەشریقین مەغریبین فعلا لەوەی ماوەساشیان گوتی مەبەستی خۆر هەڵاتی دنیا وە قیامەت کە دەڵێن مەشارق و مەغارب ئەگەر دیقەتی ڕۆژە بدەنێ هیچ دوو ڕۆژێک خۆر لە یەک شوێنی نایەتە دەرێ وایە لە هەموو ساڵێدا بزانم تەنها ڕۆژێک دوو ڕۆژی بزانم ڕۆژ کورت و درێژ نابن لە زستانان ئەوەیەکە دەنا هەر ڕۆژەی بۆ خۆی جیهەتەکەیەکە ها بەڵام شوێنی بەچی دەزانین بە مانگی وەرە سەیری مانگی کە بۆ گستکە گەورە دەبێت مانگی یەک شەوە تەماشاکە بە حەسەما گەر چاو زۆر بە قووەت بن و شوێنەکەی پێ بزانی بیبینی و شەوی دووەم تۆزە گەورە دەبێت شوێنەکەی دەگۆڕێ ها شەوی سێم چوارەم پێنجەم تا پازەی بەڵێ مانگەکار وە خۆیەتی بەس لە پێش شوێنەکەی دەگۆڕێت لە پێشچاوی ئێمە ئەوەندەی دیارە بەڵێ نەخێر لە ئەسڵدا هیچ گەورە و بەس لە پێشچاوی ئێمە چەندەی لە خۆر دیارە ئەوەندەی تەوە ڕووناکی دەدایم هەر ئەوەندەی دەبینین بە شوێنەکەی جیاوازە تەوان چەندەی دیار بوو جا ئەوە بەس یەک نقطەیە بێڵم ئەو ئاەتانە ئەحکام نین تەوان ها طبیعیە بیزانی نەیزانی بەڵام ئاەتی ئەحکامیشە ها ئەوانەی باسی حکم دەکەن بە نمونە ئەگە بتەوێت حکمێک دەی ناتوانێت بەتەنێ زۆر جار بە ئاەتێکی حکم دەی ها وایە وەرە ئێستا بە نمونە لە باسی زینایدا وەرە هەر سوڕەتی ئەگەر سوڕەتی نیسا بەتەنێ وەرگرین لەوێ کە باسی زینای دەکات دەفەرمێت فەئاذوهما بەس دەڵێ ئەزیەتیان دەن تەفسیرەکانیش تەماشاکە دەڵێ یان تۆزێک بەرناعل و سلاقە و شتیان لێ دەن و وازیان لێبێنن وایە بەس کە باسی زینای دەکەی دەبێت بێ ئەزانیەت وەزانی فەجلیدوا كل واحدیش باسکەی ئەو جار دەبێت بێنی بەراوردی ئەو دوو ئاەتانەکەی کامیان پێش کامیان هاتوتە خوارێ ئەگەر ئاەتی ئەزانیەت وەزانی پێشتر هاتبێتە خوارێ فعلا ئەوەی دووەم دواتر هاتبێتە خوارێ ئەویان ئەوی نەسخ کردوتەوە ئەو کاتە یعنی سزای ئەوەکەی سەددار نییە وایە ئەدی ئەگەر ئەویان پێشتر هاتبێتە خوارێ ئەو کاتی ئەوەکەی کە جا شتی دیکەش بابەتی وایە مەسەرەن لە باسی مەسەن نیقاب و حیجاب و جلوبەرگ و شتیان مەسەنی وایە یەک لەقطەی وەلیەضربن بخمورهن بەرمونە ولا يبدين زينتهن یەک ئاەتیش نیها یەک ڕستەیەکە لە ناو ئاەتێکیدا جاری وایە دێنێ حکمێکی گەورەی پێدەدا جاری وایە حەڵاڵێک حرامێکی پێدەکات کە ئینسان دەبێ وریا بێت طبعاً بە ئاەتیش بەتەنێ ناها ئێستا ئەگەر بەس بە نمونە بە قورئان ئیشی بکەین وایە ئەوەی کە زینای ئەوەی دەکا باس سەدداری دەکا بۆ کێیە بۆ ئەو کەسەیە کە ژنی هێناوە شووی نەکردووە وایە ئەوەی ژنی هێناوە شووی کردووە ئەویان ڕەجمەکە بەچی دیارە تەوان بەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ کردووە خەلیفەکان جێبەجێیان کردووە ئیجماع عولەمای لەسەرە بۆیە فتوا مەبەسم ئاگادار یعنی ئەوەی مفتیە ئەوەی دەبێتە موجتەهید و حەڵاڵ شتی دەتوانێت وەک دەڵێ ساغ کاتەوە کەسێکە دەبێت لە ئەوەلی ڕاتە ئاخری ئاگای لە هەموو قورئان بێ بە وردیاتەکانەوە ها زانێ کامیان پێش کامیان وە کامیان تەفسیری کامیان ڕوونکەرەوەی کامیانە ئەو جار دەتوانێت هەر بە تەنها بە ئاەتێکی زۆر جار تەوان تووشی ئەو هەڵایی دەبین کەسەکە یەک ئاەتی لەبەر کردووە یان یەک حەدیثی لەبەر کردووە ڕێک فتوای پێدەدا و جاری وایە تووشی هەڵەی گەورە و سەقەتاتی گەورەش دەبێت ئەو مەبەستم هەر ئەوە بوو دەنا لێرە تەبیعیەوە سنەوە بابەتە رب المشرقين ورب المغربين پەروەردگاری خۆر هەڵاتەکان و هەردوو خۆر هەڵاتەکان و خۆر ئاواکانە ئەویش دیشان نیعمەتێکی دیکەیە بۆی خوا دەفەرمێت فبأي آلاء ربكما تكذبان بەکام لە نیشانە و نیعمەتەکانی پەروەردگارتان بێ باوەڕ دەبن ئەی ئینسان و جنۆکەکان و ئیمانی پێناهێنن وازحە هەر نمونەیەکی بەسی دەگەر خۆر مەسەلەن شوێنی هاتنە دەرەکەی لەگەڵ زستانی وەکو یەک بایە ئێستا ئەو میوە و تەماتە و نازانم خەیار و ترێ و ئیهاتە هیچی نەدەبوو هیچی دروست نەدەبوو هەر ژیان پەکی دەکەوە تا ئەو گەنم و زراعەت و کشت و کاڵە هیچی نەدەبوو وایە ئەگەر هەموو دەمێ ئاوا بەیە دیسان هەموو شتەکان دەسووتان تەوانە ئەو کاتەکە هیچ شتێک بەرگەی نەدەگرێت بۆی ئەوانە نیعمەتن بەڵام ها ئینسان ڕاهاتوە لەگەڵیان جاری وایە هەستیان پێ ناکرێت ئەو جا خوا دەفەرمێ مەرەج البەحڕەینی
مەڕەجە یعنی بەڕێی کردوون دروستی کردوون خوادوو دەریا بەسەر زەویدا یەلتەقیان بەیەکیش دەگەن وایە بەیەک دەگەن جا بازارێ ئاەتەکەی کەشکەین مەڕەجە البەحڕەینی یعنی ڕەوانەی کردوون خوای گەورە لەسەر زەوی دوو جۆر دەریا هەندێکیان شیرنن و هەندێکیان سوێرن. جا عولەما دەفەرمون سوێرەکان دەریا گەورەکانن کە بە کەڵکی خواردنەوەی نایەن، ئەدی شیرینەکان دەفەرمون ڕووبارەکانن خوای گەورە بە بەحر ناوی بردوونە چونکە ئەگەر ڕایان گری دەبن بە بەحر دەنا ناویان بەحر نییە. یەلتەقیان لە زۆر شوێنیش بەیەکتر دەگەن وایە بەڵام بەینەهوما لە نێوانیاندا بەرزەخون بربەستێک هەیە لا یەبغیان ناتوانێت تێکەڵ یەکتری بن یا زاڵ بن بەسەر یەکتریدا. بربەستەکە چییە؟ تۆن زۆرینەی مفەسرین دەفەرمون زەویە گڵە چونکە سەرزەوی زۆرینەی ئاوە یان وشکاییە ئاوە، بەڵام ئاوی کانیا و ڕووبارەکان لەگەڵ دەریاچە سوێر و تاڵەکان بۆ تێکەڵ نابن لەبەرەوەی لە بینیاندا وشکایی هەیە، ئەو وشکاییە ناهێڵێ تێکەڵ بن چونکە ئەگەر تێکەڵ بووبانە بەنمونە هەموو سوێر بایە ئەو کاتە ژیان پەکی دەکەوت، ئەگەر هەموو شیرن بایە دیسان ژیان هەر نەدەبوو سوێر و تاڵەکانیش تایبەتمەندی دیکەیان هەیە. ئێستاخوا لێرە باسی دەکا بەڵێ چی؟ ئەو شتێکی دیکەشێتەوەن تەفسیرێکی شێ دەڵێن دەریایەکەیە نازان پێی دەڵێن دەریای چی هێک بەحرە لایەکی ئەو بەحری نازانم لە شوێنێکی یەکێک هەیە دەڵێن لایەکی تاڵە و لایەکی سوێرە هیچ بربەستێک بەچاو نابێندرێن بەڵام بربەستێکی معنەوی لە بینیاندایە کە ئەو بربەستە معنەویە ناهێڵن. هەندێک دەڵێن ئەو مەبەستی ئەوەیە بەڵام لێرە باسی سەرزەوی دەکات و زۆرینەی تەفسیرەکان مەبەستی ئاوە شیرنەکانن. بەڵێ یان جیاواز دەبێت فیزیایی ئەو فیزیایی وانە ئەشتیوا هەیە یان نییە ئەوەی بەو بەحرێک کە هەردووشی ینی بەحر بێت تاڵ بێ و سوێر بێ لێ کاتیدا هەیە بۆ خۆی بە واقعی هەیە هیچ بەحرێک دەریایەکەی لایەکی تاڵ بێ و لایەکی شیرن بێ ئەوەی دەوێتە بەربەستیە چ شتێک ناهێڵێ یعنی چڕیەکەی دەوێتە بەربەستەکەوانە بێگومان دەگونجێ مەبەستی هەردووکیان بێت. من ئاەتەکە دژبەیەک نینە بەڕاستی ئەگەر بە واقعی هەشمانە پێما بێ یاڵێن دوو ڕەنگە دوو شێوەیە لایەکی ئەوەیە بێگومان لەوێ بربەستێکەیە بربەستەکە دیار نییە جا ئەو کاتە ناوی نەبووە بەڵام شتێک هەیە هێزێک هەیە ناهێڵێ بێکەوە وەکو چۆن وشکاییەکە ناهێڵێ ئاوی ڕووبار و دەریاکان تێکەڵ بن. مەڕەجە البەحڕەینی ئەو خوایە هەر باسی خوای دەکا باسی ئیشەکانی خوا دەکا مەڕەجە دروستی کردوون ناردوونیەتە سەر زەوی خوا دوو دەریان لەسەر زەوی بەڕێ دەکات و بەیەکیش دەگەن بەڵام بەینەهوما لە نێوانیاندا بەرزەخون بربەستێک هەیە لابغیان نایڵی زاڵ بن سەرکەون بەسەر یەکتریدا تەواوە. ئەوجار خوا دەفەرمێ فەبئەیی ئالای ڕەبیکوما تکەذیبان بەکام لە نیشانە و نیعمەتەکانی پەروەردگارتان بێ باوەڕ دەبن ئەی ئینسانەکان و ئەی جنۆکەکە. واضحە؟ ئەوجار دەفەرمێ یەخڕوج دێنە دەرێ منهما لەو دوو دەریانە اللؤلؤ والمەرجان. لؤلؤ یعنی گەوهەر و مرواری تەمان لؤلؤ و مەرجان لؤلؤ دەڵێن بچووکەکەیتی دوڕەکەیە ئەوزەم سپیەکەشەوەیە مەرجان گەورەکەیتی و ئەوەی کە ڕەنگەکەی سوور دەنوێنێ کە دوو کەرستەی گرانبەها و بەقیمەتن لە دەریا شیرنەکاندا هەنەیە لە سوێرەکاندا زۆرتر هەنە بەڵام لێرە باسی هەردووکیان دەکات دەبێت لە شیرنەکانیشدا نیسبەتێکەر هەبن یان یەکیان لە شیرنەکەیدا یەکیان لە تاڵەکە لە سوێرەکاندایە. واضحە؟ یەخڕوج دێتە دەرێ منهما لەو دوو دەریایانە لؤلؤ گەوهەر و مرواری لؤلؤ بچووکەکەیتی مەرجان گەورەکەیتی کە زۆرجار لە ناو ورگی ئیماسی ئەو شتانەشدا هەن
کە بە حەجم بچووکن بەڵام بە قیمەت و بە نرخ زۆر گران بەها نەها خەڵکێکی زۆر مەعیشەت و ژیانی لەسەر ئەوانەیە. واضحە؟ فبأي آلاء ربكما تكذبان بكام لنعمة نیشانەکانی پەروەردیگارتان بێ باوەڕ دەبن ئەی ئینسان و جنۆکەک. یەکێکی دیکە لە نیعمەتەکانی خوا وله الجوار، هەر بۆ خوایە، هەر ئیخوایە. الجوار، جوار یعنی ئەو شتانەی کە دێن و دەچن مەبەستی کەشتیە. المنشآت، المنشآت في البحر کە هاتوچۆ دەکەن بەرز بوونەتەوە بەسەر دەریاکاندا کە وەکو سیوانە کەالأعلام لە بەرزیدا وەکو شاخیوان. کەشتی ئێستا جاران کەشتی گچکە گچکە هەبوون، ئێستا کە ئەو باسی هورمز و مرمز و شتانە هاتۆتە گۆڕێ دەڵێن یەک کەشتی 1 ملیۆن بەرمیل نەوتی تێدایە و ئەوەندە تارەی هەڵگرت و چی کردووە. ئەوانەوە قەبارە و قورساییان فعلەن وەکو شاخی وایە بەکوێدا دەڕوە بەنا ئاوێکی نەرمی شل کە ئەمە بەردێکی ئاوا بە ئاسایی هەڵدەینە نایە تا بگەی ڕاناوەستێ وایە. بەڵام وای گەورە وای کردووە کە ئەو کەشتیە زەبەلاح و گەورانە کە قسمەتی فترەیەکە یەک شوێن کێشەی بۆ دروست بووە خەڵک هەموو دنیا بۆ زەقزەق کەوتووە وایە. ئەگەر ئەو پەیوەندی هەر نەبا وازحە وله بۆ خوایە الجوار المنشآت، کەشتیانێک کە المنشآت في البحر بەرز بوونەتەوە وەکو چارۆکە لە ناو دەریادا کەالأعلام کە لە گەورەی و بەرزی و قورسیدا وەکو شاخەکانوە. واضحە؟ فبأي آلاء ربكما تكذبان بەکام لە نیشانە و نیعمەتەکانی پەروەردیگارتان بێ باوەڕ دەبن ئەی ئینسانەکان و جنۆکەک. واضحە؟ ئەو جار خوای گەورە دێتە سەر ئەسڵی مەبەست هەموو ئەوانەی بۆ چییە؟ بۆ ئەوەی ئەو حەقیقەتانە بزانین، چونکە ئێمە بۆ ئێرە دروست نەکراوین وایە و ئیشی سەرەکیشمان دنیا نییە و شوێنی مانەوە و حەوانەوەش بۆ ئینسانی ئیماندار دنیا نییە بۆ خراپەکاریش دیسان شوێنی سزادان هەر دنیا نییە. نەفەرمێ كل من عليها، هەموو ئەو شتانەی لەسەر ئەو زەویەن کە باز کراون یا باز نەکراون دەیانزانی و دەیان بینی فان ڕۆژێک دێ لە ناو دەچێت وایە. هەر ئینسان نا، هەر مرۆڤ نا، ئاسمان و زەوی، خۆر و مانگ، ئەستێرەکان، درەختەکان، گژوگیاکان، كل هەموو من عليها ئەوەی لەسەر ئەو زەویەیە بە ئینسان و حەیوانات و چاک و خراپ و گیاندار و بێگیان فان لە ناو دەچێت. معلومەوە وەکو ئیماندار حەقیقەتێکە کەس ئینکاری ناکات، کەسی بێ باوەڕش ناتوانێت ئینکاری بکات. وەیەبقا دەمێنێتەوە وەجه ڕەبیکە، ذاتی پەروەردیگاری تۆ، خۆی وەجه یعنی ڕووی پەروەردیگارت کە بەستی دەڵێ ڕووی پەروەردیگار ذاتی پەروەردیگاری تۆ ذو الجلال والإكرام کە خاوەنی هەموو گەورەی و خاوەنی هەموو ڕێزێکە. واضحە؟ كل من عليها فان هەرچی لەسەر زەوی هەیە هەر هەمووی لە ناو دەچێت. وەیەبقا دەمێنێتەوە وەجه ڕەبیکە ذاتی پەروەردیگاری تۆ ذو الجلال کە خاوەنی هەموو گەورەیەکە والإكرام و هەروەها خاوەنی هەموو ڕێزێکیش. واضحە؟ هەموو گەورەیەک شایانە بە ئەو و هەموو ڕێز لێ جیرانێکیش و خاوەنی هەموو ڕێز و نیعمەتێکی شەرخوایە. فبأي آلاء ربكما تكذبان بەکام لە نیشانە و نیعمەتەکانی پەروەردیگارتان بێ باوەڕ دەبن ئەی ئینسانەکان و جنۆکەکان. تەواوە؟ ئەو جار دەفەرمێ يسأله يعني داوا دەکەن لە خوا من في السماوات ومن في الأرض، هەرچی لە ئاسمانەکان و لە زەویدا وایە داوا دەکەن لە خوا هەرچی لە ئاسمانەکاندا هەن و لە زەویدا هەن. بەزارەتەوەی كل يوم، هەموو يوم يعني ڕۆژ، بەڵام لێرە بە معنای ڕۆژ نییە، هەموو چرکەیەک هو خوا في شأن لە جێبەجێکردنی داواکاری دروستکراوەکانیدایە. هەموو چرکەیەک خوا لە جێبەجێکردنی داخوازی و داواکاری دروستکراوەکانیدایە. واضحە؟ جا کە دەڵێ يسأله داوای لێ دەکەن، داواکردنەکە دوو بەش،
یا بە زمانە مرۆڤ کە شتێکی پێویستە داوا لە چێ دەکا داواش لە خوا دەکا هەندێکی دەفەرمون یا بە زمانی حاڵە ئەگەر بە زمانیش نەیڵێ چرکەیەکێ پێویستت بەخوا نەبێ کەواتە بارودۆخ و حاڵی هەموو کەسێک و هەموو دروستکراوێک هەموو چرکەیەک پێویستی بەچەیە پێویستی بەخوایە خوای گەورەش هەموو چرکەیەک لێ کاتێدا داخوازی هەر هەموو دروستکراوەکانی جێبەجێ دەکا بێ ماندوو بوون بێ مەشغوڵ بوون بێ سەرقاڵ بوون بێ لە بیرچوون بێ ئەوەی یەکێکی پشتگوێخ وایە یەک نەخۆش دەبێ یەک ساغ دەبێ وایە یەک برسێتی یەک تێر دەبێ یەک فەقیر دەبێ یەک هەژار دەبێ یەک گەورە دەبێ یەک گچکە دەبێ یەک لەدایک دەبێ یەک دەمرێ وایە یەک دەوڵەمەند دەبێ یەک فەقیر دەبێ إلى آخره طبعا هیچ دروستکراوێک بە مێرولەکانیشەوە نییە چرکەیەکە بێ پێویستی بەخوای نەبێ وایە ئەو هەناسە و هەوای هەڵی دەکێشی هیچەیە ئیخوایە وەخوا پێت دەدا لە هۆڕانایە شت نییە لەو کەونەیدا سروشتی بێت سروشتی بە معنای ئەوەی طەبیعەت بە لە خۆڕا ڕووبدا شتیوان نییە یەسئەلوه داوا دەکەن لەخوا دەکرێ بڵێن پێویستیان بەخوا هەیە هەرچی لە ئاسمانەکان و لە زەویدا هەیە كل يوم همو چرکە و سانیەیەکیش هو في شأن خوای گەورە لە جێبەجێکردنی داخوازی و داواکاری دروستکراوەکانی خۆیدا وازحە جاوە کوتمان داواکاریەکە یا بە زمانە یان بە حاڵ بارودۆخی تۆ وهی هەر دروستکراوێکی دیکەش پێویستی بەچەیە پێویستی بەخوایە بە شەیطانیشەوە شەیطانیش چرکەیەک نیە پێویستی بەخوای نەبێ کە داوای ئەوەی دەکرد نەمرێت و بهێڵدرێتەوە تا قیامەتێ داوای لە چێ دەکرد داوای لە خوای دەکرد چێ ڕزقی دەدات و چێ ژیانی دەدات و چێ هەوا و وەک دەڵێ تەمەن و ئەوانەی پێدەدا بێگومان هەرخوا فبأي آلاء ربكما تكذبان بەکام لە نعمەتەکانی پەروەردگارتان بێ باوەڕن ئەی ئینسانەکان و جنۆکەکان وازحە جا ئاەتی دواتر خوای گەورە بە جۆرێک دەدوێت کە لە عەقڵی ئێمەی نزیکاتەوە ئێستا چەند مەخلوقات بیهێنە پێش چاوی خۆت هەر ئەوەی کە ئێمە دەیبینین و دەیناسین و بیستومانە هەموو چرکەیەک خوا داخوازیەکانیان جێبەجێ دەکا ماندوو دەبێ یان نابێ سەرقاڵ دەبێ بێگومان زەحمەتی و قورسی بۆ دروست دەبێ بێگومان نا جاخوا پێمان دەفەرمێت سەنەفڕغ ئەوە هەڕەشەیە سەنەفڕغ یعنی خۆمان یەکلایی دەکەینەوە لەکم بۆتان یعنی بۆ سزادانتان ئەیها الثەقەلان ئەی دوو کۆمەڵە قورس و گرانەکە یعنی ئینسان و جنۆکەکان خراپەکارەکان تاوانکارەکان طبعا خوای گەورە وەکو گوتم مەشغوڵ نابێت تا خۆی یەکلا کاتەوە بەڵام لەسەر زمانی ئینسانی ئەگەر کەسێک خراپەی کرد لەسەر لەگەڵت وایە بتوێ عقوبەی دەی دەڵێ هیچ ناکەمە تا ئەتۆ سزا نەدەم وایە کە ئیشێکی زۆر گرنگ دێتە پێشت دەڵێ خۆم تەرخان دەکەم بۆ ئەو ئیشە یعنی بیر لە هیچ ناکەمەوە تا ئەو ئیشەی نەکەم لەو بابەتی وەک دەڵێ تێگەیاندنی ئێمە دەنا خوای گەورە وەکو گوتم هەر لە دنیاشدا ئێستا کە داخوازی هەموو مەخلوقاتەکان جێبەجێ دەکا دەتوانێت لە یەک چرکەشدا و بە فیعلیش کە قیامەت دادێ لە یەک چرکە هەر هەمووی وێران دەکا خۆخواکە بیەوێ عقوبەتدا لە قیامەتش عقوبەدانی ئینسانەکان و جنۆکەکان بۆ خوا کات و زەحمەت و ماندووبوونی ناوێ کون و بڕیارێکی دەوێ وازحە بەس بۆی ئێمە تێبگەین و ئێمە حاڵی ببین وا بە شێوازی خۆمان لەگەڵمان دەدوێت دەفەرمێت سەنەفڕغ لەمە و دووە خۆم یەکلا دەکەمەوە معنە تەرجمەی حەرفیەکەی دەنا هەندێک تەفسیر هەر ئاوا نایکەن کە دەڵێن سەنەفڕغ دەڵێن سەنوحاسیب یعنی محاسبە و لێپرسینەوەتان لەگەڵدا دەکەم ئەیها الثەقەلان ئەی دوو کۆمەڵەکە ئەی ئینسانەکان و جنۆکەکان ثەقەل یعنی هەر دوو کۆمەڵەی ئینسانەکان و کۆمەڵەی جنۆکەکان مەبەستی تەمان خراپەکارەکان تەواوە فبأي آلاء ربكما تكذبان بكام لنشانة ونعمتكان پروردگارتان بباور دبن أي إنسانكان وجنوكك أو جاد فرمي يا معشر الجن أي كومالي جنوككان والإنس مروفكان هر مبستي خرابكاركانا إن استطعتم أجر دتوانا هلا قيامة خوي جورا خوي ترخان ويقلا دكاتو بمحاسبة كردن ويا كخوي دستي كرب محاسبة كردن ولي برسينوا خوای گەورە بێمنێتیان دەکات دەفەرمێ یا معشر الجن ئەی کۆمەڵەی ئینسانەکان و جنۆکەکان ئین استطعتم ئەگەر دەتوانن ئەن تەنفوذوا ڕاکەن لە سزا و عقوبەی خوا من ئەقطار السەماوات والأرض لە کن و کلێنەکانی ئاسمانەکان و زەوی فەنفوذوا ڕاکەن وایە
دڵنیا بن ڕۆژێک دێخوا محاسبەتان دەکا کاتێک دێخوا لێ پرسینەوەتان لەگەڵدا دەکا خی گەورە لەسەر هەرچی خراپەیە سزات دەدا جا ئەگەر لە سەڵاتت هەیە ئەگەر لە خۆت ڕادەبینی ئەگەر شتێکت پێ دەکرێت کونێک کلێنێک شکەوتێک جێگایەک شک دەبێت ئێستا بۆ خۆت بڕۆ خۆتی تێدا حەژار خۆتی تێدا بشارەوە خۆتی تێدا ڕزگارکە ئەیا معشەڕ الجن ئەی کۆمەڵی ئینسان جنۆکەکان والئینس ئینسانەکان ئین استطعتم ئەگەر دەتوانن ئەن تەنفوذوو کە ڕابێن و هەڵبێن من أقطار السماوات والأرض بكن كلينكاني آسمان كانوا زويدا فانفذوا راكن هلين والله خواهر بقوي جواد بدوات فرمن لا تنفذون ايوانات وانا راكن لسزاي خواه درباستان ببه إلا بسلطان مگر بدا صلاته هيزيكي زوره نبه و او دا صلاته هيزش خيا انسان سيتشوينك سرزوي نبتو جر آسمان نبێت و مڵکی خوای نەبێت و خوا پێت نەزانێ پێگومان نییە طبعا هەموو کەسێک دەزانێت کە نییە وێ دەفەرمێ ئەی کۆمەڵی ئینسانەکان و جنۆکەکان ئەگەر دەتوانن ڕاکەن بە کون و کلێنەکانی ئاسمان و زەویدا خۆ بشارنەوە بەڵام لا تەنفذون ئیلا ناتوانن ڕاکەن ئیلا بە هێز و دەسەڵاتێکی زۆر نەبێ طبعا ئەو هێز و دەسەڵاتەشتان تواو لەکوێ بوو فبأي آلاء ربكما تكذبان بەکام لە نیشانەکانی پەروەردگارتان بێ باوەڕ ئەی ئەگەر کەسێک فەرزەن هەوڵیدا لە قیامەتێ لە دەشتی مەحشەر لە شوێنێک خۆ بشارێتەوە خۆ بزێتەوە خۆی ڕزگارکە دەتوانێت نەخوای گەورە بەڵام وەکو فەرزیادا بۆی ئینسان تەواو تەسلیم بێ ئەگەر کەسێک بیری لەوەی کردەوە فەرزەن ها جلۆکە بە تایبەتی ئێستا حەرەکات و ڕۆیشتن و شتیان خێرایە و ئایا لە قیامەت ئێوەیان پێ دەکرێت ئێستا دەڕۆنە ئاسمانەکان کات خۆی نزیک بوونەتەوە لە ئاسمانەکان ئێستاش دەتوانن مەسافە و مەدای زۆر لە مدەتێکی زۆر کەمدا ببڕن ئایا لە قیامەت ئەویان پێ دەکرێت ئەگەر کەسێک بیر لەوەی بکاتەوە فەرزەن ها خوا دەفەرمێ یورسەل عەلەیکوما دەنێردرێتە سەرتان شواڵ من النار چەپکێک ئاگر چەپکە ئاگر پۆلوە ئاگر نازان پێی دەڵێن چی هێندێک ئاگری بەیەکەوە نووسێنی دەبێتە چی هەڵپەنا چەپکە ئاگر یعنی هاست چەپکە گوڵ هەیە بەڵام نازانم ئاگری شەروا دەڵێن یان نا ئاگر یعنی ئاگرێک ئەو جار وەنوحاس مزی تواوە ئەو کاتە فەلا تەنتەسیران کەسیش ناتوانێت سەرتان خات و پشتیوانیتان لێت ئەگەر فەرزەن کە هەندێک ڕیوایەتە دەفەرمون لە قیامەتێ لە دەشتی مەحشەرێ هەیە جوڵەیەکی دەکا محاولەیەکی دەکا لە شوێنێک لە جێگایەک لە پشت بەڵام کە محاولەی کرد خوای گەورە ئاگرێک دەنێرێت لەبەر ئاگری هەڵدێ بەڵام ئاگرێک دەینێرێت سەری لە شوێنی خۆی دەیسووتێنێ یان مزی تواوەی بەسەردا دەکرێت ئەو کاتە کەسیش ناتوانێت کەسێکی دیکە یارمەتی بدا و سەرخە وازحە یورسەل عەلەیکوما یان ئەگەر شتی واتان بیری لێ کردەوە دەنێردرێتە سەرتان شواڵ من النار چەپکێک ئاگر وەنوحاس و هەروە مزی تواوە فەلا تەنتەسیران ناتوانن یەکتریش سەرخ فبأي آلاء ربكما تكذبان بكام لنعمتكان پروردگارتان بباور دبن أي إنسان كان جنوكك لا قال فرمي فإذا انشقت السماء فكانت وردة كالدهان كاتك انشقت السماء لد بو آسمان أو هام مشهد كان قيامة فإذا انشقت السماء كاتك شق درز كلين بو آسمان بۆی طبعا بۆی فوکردن بە سووردا لە دوو شەق دەبێت و مقدمەکە مەلائکەت و فریشتەکانی لێدا دەبەزن و دواتریش خوای گەورە دەیپێچێتەوە فەکانەت ئەو ئاسمانە دەبێتە بەو گەورەی و زەبەلاحیەی خۆی دەبێتە وەردەتەن وەردە یعنی پەڕەی گوڵێک کە دیهان کە لەبەر ئاگر یا لەبەر خۆر وشکرابێتەوە پەڕەی گوڵی پێدەڵێن ئەو گوڵە باخەکان حافیها پەلکەکەی بۆ خۆی ناسکە و ئەیگە وشکێکەوە ناسکتر ئەیگە بە تاویش خۆریش گەرمیکەی ناسک دەبێت یعنی ئەو ئاسمانە بەو هەموو هێز و قووەتەی کە تێیداەتی ڕێک وەکو پەلکە گوڵێکی لێدێ کە لەبەر خۆر یان لەبەر ئاگر وشک کرابێتەوە و ناسک بوو بێ ئاسمان ئەوەندە ناسکە ئەوەندە بێهێز لە بەرامبەر هێزی خوان فإذا انشقت
وانشقت السماء كاتك شق درز بو آسمانك فكانت بو وايلهات وردة بو بترجلك كالدهان كلبر خور يعني لبر آجر سر كرابتوا فبأي آلاء ربكم تكذبان هذا فرم بكان لنشانو نعمة كاني پروردگارتان بباورتبه جات سدا قومي دواي أو آسمان لدبونا طبعا لآتكاني دواتر دا باسی دەکەین کە خەڵک لە بەرامبەریدا دەبێتە دوو بەش بەشێکیان طبعا خۆشحاڵن بەشێکیان طبعا مەترسی دایان دەگرێت خەڵکێک بەختەوەر دەبێت و خەڵکی خۆشحاڵ دەبێت صلی الله علیه وسلم